ئەوەیە کە هەرێمی کوردستان دوو ڕێککەوتنامە هەیە لەگەڵ لایەنی عێراقی و لەگەڵ لایەنی ئەمریکی هەرێمی کوردستان پابەندە بەو ڕێککەوتنانە ئەوەی من باسم کردووە کە ئێمە دەبێت دانوستان بکەین لەگەڵ بەغدا بۆ یەکلاکردنەوەی ئەو پەیوەندیە نادروستەیەوە هەیە. ئێمە باز لە عێراقێکی فدرال دەکەن بەرام عێراقێکی مرکزیە بۆیە ئێمە نابینن سیستەمێکی فدرالی لە ئارادا بە لە عێراق ئەوەی من باسم کردووە دەبێت دانوستان بکەین لەسەر هەموو ئەو پرسانەی کە کێشەمان هەیە لەگەڵ بەغدا. ئەوەی ئەمە باسم کردو ئەگەر ڕێککەوتن کراوە بۆ قسانە لێرە لەوێ لە میدیا دەکرێت تایبەت ئێوە خۆتان لە خۆتان پرسن ئێوە میدیان ئەوەی کە ئێمە باسی دەکەین ڕێککەوتنێک هەیە لەگەڵ لایەنی سەربازی لە عێراق لێککەوتنێک لەگەڵ لایەنی ئەمریکی ئێمە باسمان لەوە کردو کە ئێمە پابندین بەو ڕێککەوتنانەی کە ئیمزامان کردووە و بۆیە بۆ یەکلاکردنەوەی ئەو پرسانەش لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا پێویستە و دانوستانە بکرێت ئەو دانوستانەش پارسال لە کۆتایی مانجی هەشت کە جەنابی سەرۆکی حکوومەت سەردانی بەغدای کرد باسی کرد و لە کۆتایی مانجی نۆی پارسال جەنابی سەرۆکی هەرێم سەردانی بەغدای کرد و باسی کرد و ئەم ساڵیش لە کاتی سەردانی هاوپەیمانی نیشتیمانی بۆ هەرێم دووبارە جەخت لەسەر کراوەکەوە دوو شاندی یەکیان سیاسی یەکیان حکومی سەردانی بەغدا دەکەن بۆ یەکلاکردنەوەی پرسە سیاسیەکان و پرسە حکومیەکان. حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی بنەما سەرچەکانی پەیوەندی خۆی لەگەڵ وڵاتانی دراوسێ وڵات کۆمەلگای نێودەوڵەتی لەسەر بنەمای بەرژەوەندی هاوەش بەردەوامە. وڵاتانی دراوسێ و کۆمەلگای نێودەوڵەتی گرنگت بۆ ئێمە و ئێمە بەردەوامیش دەبین لەو جۆرە پەیوەندیانە. هەموو پرسە پەیوەنددارەکان باز دەکرێت بە دوو لایەنە یەکێکیان لایەنی هەرێمی کوردستان و کۆماری تورکیا مەخوازیاری ئەوەن کە ئەو پەیوەندیانە زیاتر بچنە پێش لە بواری سیاسی لە بواری ئابووری لە بواری کۆمەڵایەتی و هاوکات ئەگەر شتێک بە هەرێمی کوردستان بکرێت دەربارەی پرۆسەی ئاشتی لە تورکیا هەرێمی کوردستان و جەنابی سەرۆکی هەرێم و جەنابی سەرۆکی حکوومەت درێغیان نەکردو و نایکەن. بەڵێ کاک لەمە ڕەنجە زەمان لە تۆڕی میدیای ڕوودا و لە ڕاگەیەنەکانی تورکیشەوە باس کراوە کە یەکێک لەو خاڵانی لە کۆبوونەوەی سەرۆکی هەرێم لەگەڵ بەرپرسانی تورکیا باز دەکرێت سەربەخۆی کوردستانە ئەمە تا چەند ڕاستە و ئایا قسەی لەسەر دەکرێت؟ ئەو پرسانەی پەیوەنددارە بە هەرێمی کوردستان و بە ئایندەی هەرێم لەگەڵ بەغدا لەگەڵ وڵاتانی دەوروبەریش باز دەکرێت بەڵام ئەوە دەهێڵمەوە بۆ شاندی یاوەری سەردانی کە لەگەڵ جەنابی سەرۆک سەردانی تورکیا دەکەن دوای ئەوەی لە ڕاگەاندنی خۆیان بڵاوی دەکەنەوە ئەوان باشتر دەتوانن ئاماژە بۆ ئەو خاڵە شاندێکی هەرێم سەردانی ئێران بکات. من ئاگادار بوو ینی ئێران داوەتی سەرۆکی هەرێمی کردووە بۆ ناچێ ینی ئەوەی ئێوە بزانن بێگومان بۆ سەردانی بە سەردانەکانمان ڕەت نەکردوێتەوە بەڵام سەردانە دەبێت هەردوو لە ئامادەکاری بکەن بەرنامەی بۆ دانن بگونجێت لەگەڵ بەرنامەی کاری هەردوو لە ئەگەر گونجا ئێمە هیچ کاتێک بەرنامەی سەردانمان ڕەت نەکردوێتەوە. ئەو پرسانە لە نێوان حکوومەت باز دەکرێت ئێمە بۆ من یەک بواری نەوت بواری کاری من نیە دووش ئەو بوارە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی بەغدا یەک لای بکاتەوە.